برای پرسێ بە دەقیقی پێم بێژە گۆرانی حەڵاڵە یان حرام. پێش هەموو شتێ ئەوەی حرام بێ کەس بۆی نییە حەڵاڵیکە، ئەوەیشی حەڵاڵ بێ کەس بۆی نییە حرامیکە. گۆرانیش ئەتوانی حەڵاڵیکەی ئەتوانی حرامیکەی. خۆی گۆرانی لە سێ شت پێکاتوە ئازیزانم. یەک وشەکان، ئەو وشانەی کە بەکارێتێری بە تۆری گوڵە بە تۆرای فاتە پێم بێژە بۆ تۆرای فاتە مەخە ناو گۆرانیەکانت. یان ئەو وشانەی کە غەریزەی جنسی ئینسانە جوڵێنێ، شەوەتی جوڵێنێ، مەیلێ جوڵێنە بۆ خراپە، با لە ناو گۆرانیەکانت نەوێ. وشەیە لێک بێت بە جوان بێت، پاک بێ، خاوێن بێ. ئەمە یەک. دوو، لەحنە، قسە زائیدەن نەبرەی سەوتت ئەیدەیتە پاڵیوە جێوە دروستەکەی. ئەگەر بۆ منداڵیشەم قسانە دووبارە بکەیت و سێرەکەی دەسەکاتە شانە لەقە. یعنی ئەگەر وتەی جوان زائیدەن لەحنی لەگەڵا بخەین کە ئەمە شەر پێ وترێ گۆرانی، هیچ شکالێکی شەرعیتیان نییە. بۆ خێزانت بۆ نەبێژی بۆ هاوڕێیەکت کۆمەڵی قسەی جوان ڕێک بخەیت و جەوێ هەڵبخڵقێنی کەس ناتوانێت بێژی ئەمە حرامە. ئەوەی کە حرامە فەرمودەی لەسرە و ئایەتی لەسرە ئازیزانم مەسەلەی مۆسیقایە کە زۆربەی گۆرانیەکان بەبێ مۆسیقا دروست نابێت. زۆربەی زانایانیش کە ئەڵێن حرامە لەبەر مۆسیقاکە ئەڵێن حرامە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ قەومانێک لە دوای من پەیابن مەعازف ئامێرەکانی مۆسیقا بۆ خەڵکی حەڵاڵەکەن، کە فەرمێ حەڵاڵێکن کەواتە لە ئەسڵا خۆی چی بووە؟ حرام بووە. وەخوای گەورەش لە قورئان فەرمێ ومن الناس من يشتري لهو الحديث ليضل عن سبيل الله. خەڵکانێکن قسەی پڕ و پوچە کڕن بۆی خەڵکی بەلا ڕێیا بەرن. گەورەترین مفەسیری قورئان ئیبن عەباس سوێنە خوا کە لهو الحديث لەو ئایەتە مەبەس لێی گۆرانیە، ئەو گۆرانەیە کە خەڵک بەلا ڕێیا بە. و هەروایشە تۆ ئەگەر گۆرانی بێژەی بێری کاتێ بکەی وازانی بەلاشە، یەک دنیا پارەی گەرە، یەک دنیا قسەی پڕ و پوچە بیسی، هیچ استفادەیە وەرناگری و هەتا بێ لە ڕێ زیاتریش لادێ. عمومەن ئێمە ئەگەر گۆرانی و مۆسیقا بێرینی، ئەمە کردەوە چاکەکە ئەمانە، ئەمەش کردەوە خراپەکان. ئەم گۆرانی و مۆسیقا لەکوێ جێیەکەیت و یعنی کردەوەی چاکە لە قیامەتە دڵ و پێی خۆشە؟ حتمما نا، ئەیخەیتە ئەم گروەیە. کەوایە ئازیزانم گۆرانی و مۆسیقا ئەبێ ئێمە ئەگەر گوێشمان لێگرت بە تاوان تەماشایکەین، بە شتێکی حەڵاڵ تەماشای نەکەین مادام ئاوا دەقی شەرعی لەسەرات و هەمیشە تەوبە بکەین و نەیکەینە جێگرەوە بۆ ئارامی ڕۆحمان. ئەلا بذیکری الله تطمئن القلوب. والسلام عليكم.